سڵاوتان لێبێت و بیانیتان باش خوێندکاران و مامۆسایانی بەڕێزی کۆمەڵگەکەمان خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵتان کۆ دەبینەوە بەمبەستی بەڕێوەبردننی پانەڵەکی تایبەت بە ڕۆژی جیهانی کتێب بە ناونیشانی کتێب هێزی گۆڕینی ژیان. ئێ خۆتان دەزانن کە 23 چواری هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی کتێب لەلایەن ڕێکخراوی یونسکۆ دیاریکراوە لە ساڵی 1995 و لە هەموو جیهان لەو ڕۆژەدا یادی دەکرێتەوە لەلایەن نووسەران و کتێبدۆسانەوە. بۆیە ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەی بان وەکو کتێبدۆست کە دەمانەوێ کللتوری خوێندنەوە لەناو خوێندکارەکانمان پەرە پێ بدەین ئەمڕۆ یادی ئەو ڕۆژە دەکەینەوە. هۆکاری دیاریکردنی ئەو ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی کتێب دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە لەو ڕۆژەدا چەند نووسەرێکی بەناوبانگ کۆچی دواییان کردووە. یەک لەوانە ویلیام شکسپیر بووە و هەروەها لە بۆ پاراستنی مافی نووسەران و مافی چاپ و بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان ئەو ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی کتێب دیاریکراوە وەکو لە بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە لە هەموو جیهاندا. ئەمڕۆ بە میێوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا بەختیار کەلهوڕی و خاتۆ ڕوان بابان کە هەریەکەیان لە بواری خۆیان و نووسەریشن لە هەمان کات. ئێستاش دەستپێک داوا لە بەڕێز مامۆستا گۆران بەڕێوەبەری کۆمەڵگەی بان دەکەی بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەیەک. بەیانیتان باش قوتابیان مامۆستایانی بەڕێز دەستان خۆش بی بەڕاستی دەمەوێت لە سەرەتای قسەکانم زۆر سوپاسی مامۆستا هەوار بکەم لۆ ڕێخستنی ئەو چاڵاچێ نایابە مامۆستا هەوار لە سەرەتای دەست بەکاربووین لە کۆمەلگەی بان بەڕاستی کۆمەڵک چاڵاکی زۆر ناوازەیە جامدایە ئەو ڕۆژ یەکەکە لەو چاڵاچێ ناوازانە سوپاس بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە گرینگە بابەتەکە ناوەکەی بە خۆی وەیە بەڕاستی کتێب هێزی گۆڕینی ژیانە و ئەمن پێم وایە زۆربەی هەرە زۆری کەسە سەرکەوتوەکانی دنیای مۆدرن کتێبێک ئەوانی گۆڕیە هیوادارم ڕۆژێک بێ کتێبێکی بەهێزش قوتابێکی بەهێزی وەکونگۆ ئاراستە بکە و دەمەوێتن بەخێراتێ و دوو میوانە بە ڕێزە بکەم مامۆستا بەختیار کەلهوڕی و مامۆستا ڕوان بابان بەخێر بێن سەرچاوانمان ئەزیەتتان کێشە هیوادارم پانێڵەکی سەرکەوتوو ئەنجام بدەن هیوادارم زانیاری زۆر بە سوود باز بکەن هیوادارم قوتابی خۆشەویستەکانمان سوودەکی زۆر لەنگۆ ببینن و ئێمەش وەکو مامۆستایان و بەڕێوەبەرانی ئێرە بە درێژایی پانێڵەکە لە دیارتان دەبین و جێبیستان دەبین هیوادارین زۆرترین سوود ببەخشن بە کۆمەلگاکەمان و بە قوتابی عزیزەکان دووبارە زۆر سوپاس دۆ ڕێکخەرانی ئەو چاڵاچیە و بە ناوی خۆم و بە ناوی سەرجە مامۆستایان و قوتابیان دووبارە بە خێراتنی و دومیوانە عزیزە دەکەین بە خێر بێن سەر و سەرچاوانمان زۆر سپاس. بەڕێزان دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە ئەو ڕۆژە تەنها لە بۆ یادکردنەوەی کتێب نییە بەڵکو لە بۆ پاڵپشتیکردنە لە زانست و پەرەپێدانی بیر و هۆشیاری. ئێستاش دەمەوێت هەرێک لە میێوانەکان بانگێش بکەم خاتۆ ڕوان بابان فەرموو. لەم پانێڵەدا دەمانەوێت باس لە گرنگجی ڕۆڵی کتێب و خوێندنەوە بکەین لە بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا. دەستپێک لە مامۆستا بەختیار کەلهوڕیەوە دەست پێ دەکەم. مامۆستای بەڕێز جیاوازی چییە لە نێوان ئەو زانیاریانەی کەوا لە سۆسیال میدیا وەریدەگرین لەگەڵ زانیاریەکانی ناو کتێب؟ پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە من ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە قوتابخانەی بانم دەستخۆشتان لێ دەکەمەوە سوپاس بۆ بەڕێوەبەری قوتابخانە و مامۆستایان و دەستەی کارجێڕی و قوتابخانە خۆی لە خۆیدا سازدانی ئەم جۆرە چاڵاکیانە مانەوەیە کە ئێوە لە خەمی پرۆسەی پەروەردە و فێرکردن من سوپاسی یەکە بە یەکەتان دەکەم هیوادارم هەمیشە لە پێشکەوتندا بن. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان کە جیاوازی لە نێوان ئەو زانیارانەی کە لە نێو کتێب هەیە و ئەو زانیاری ئەوڕۆ لە نێو سۆشال میدیا و لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبنەوە ڕاستی ئەو زانیاریانی کە بڵاو دەبنەوە دەتوانم بڵێم زانیاری زۆر بنەڕەتین و هەردووچیان سەرچاوی مەعریفین بەڵام ئێمە لە نێوان باش و باشترین هەڵدەبژێرین ئێمە دەبێ بیر لەوە بکەینەوە کە ئەو زانیارانەی کە لە نێو کتێب بڵاو دەبنەوە بە کوالێتی بەرز تێپەڕ دەبن ئێمە هەرچێکمان نووسەرین وە کتێبمان بڵاو کردوتەوە دەزانین کاتێک کە ئێمە کتێبێک بڵاو دەکەینەوە بە چ کوالێتیەک تێپەڕ دەبێت یاخود بە چ فلتەرێکی زانستی تێپەڕ دەبێت کاتێککە من دەمەوێت کتێبێک بڵاو بکەمەوە
چەند کەسانێک لە دەوروبەرم پێداچوونەوەی بۆ دەکەن و هەڵەچنی بۆ دەکەن سەرڕای کە دوایەوەی کە ئێمە بڕیار لەوە دەدەین کە کتێبەکە بڵاوکەینەوە کتێبخانە گشتی بەڕێبەراتی کتێبخانە گشتی ژمارە سپاردنمان پێدەن کەواتە زانیاریەکانی نێو کتێب ئەوەمان پێ دەڵێت کە زانیاری متمانە پێکراون باوەڕ پێکراون و ئەو زانیاریانەی کە لە ناو سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبنەوە زانیاری پەرش و بڵاون زانیاری زۆر جاروێ زانیاری نادروستن و هەڵەن ئەمەش هۆکاری خۆی هەیە لەوانەیە ئەو زانیارانەی کە لە نێوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەنەوە بۆ مەبەستی بازرگانی بێت یاخود بۆ مەبەستی لایک و کۆمێت بێت بۆیە ئێمە دەبێ بگەڕینەوە سەر کتێب باشترین هاوڕێ ئێمەیە وە کتێب لە نێو کتێبدا متمانە هەیە زانیاریەکان باوەڕ پێکراون سەرڕای ئەوەش کە لە نێو کتێبدا قوڵی هەیە لە نێوان ڕستەکان لە ناو ئەو تێکستانەی کە چ لە ڕێگای شعر بێت چ لە ڕێگای ڕۆمان بێت لە ڕێگای کتێبە زانستی و فەلسەفیەکان بێت هەمووی سەرچاوی گرینگن هەمووی لێ قوڵ دەبینەوە زۆر جار هەیە ڕستەیەک هەیە ئێمە دەبی بە دوای دابگەڕین بە دوای وەڵامەکەی دابگەڕین یاخود بە دوایەوەی دابگەڕین بزانین مەبەستی چییە کەواتە کتێب تاکە سەرچاوەیە کە زانیاریەکانمان بەڕاست و دروستی پێدەگەین دەبینین لە زانکۆ پەیمانگەکان کاتێک قوتابی توێژینەوەی هەیە دەبێت سەرچاوەکان بگەڕێ بە دوای سەرچاوی زانستی دروست دەگەڕێتەوە سەر کتێب کەواتە لە کتێب ئێمە دەتوانین زانیاری ڕاست و دروستەکان وەربگرین لە کتێب پۆڵایی هەیە لە کتێب تەرکیسەیە واتە کاتێکە تۆ کتێبێک دەخوێنیەوە تەرکیزی مێشکت زیاد دەکات بەڵام لە زانیاریەکانی ناو سۆشال میدیا بە پێچەوانەوە کەواتە ئێمە دەبێت بگەڕێنەوە سەر کتێب چونکە کتێب کلیلی هەموو سەرکەوتنەکانمانە کلیلی هەموو ئەو دەرگا داخراوانەیە کە لە ژیان و ڕۆژانەمان ئەو چێشە و گریفتانەی کە دێتە پێشمان دەتوانی وەکو خوێندکار سوود لە کتێب وەربگرین بۆ ئەوەی بەسەر هەموو کۆسپوتەگەرەکانی ژیاندا زاڵ بین بەڵێ دەست خۆشمام سای بەڕێز دێمە لای خات و ڕوان بابان ڕوان خان خۆتان دەزان کە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا و AI و ئەو بابەتانەیە یعنی دەبینین لە ماوەی خولەکێک دەتوانین دوسێ ڕیل تەمەشا بکەین و زانیاریەکی کورتمەودا وەربگرین و ئەو زانیاریانە دەڕواتە یادگەی کورتخایەن واتە ماوەیەکی دوورودرێژ لە یادگەی ئێمەدا نامێنێتەوە بەڵام بە پێچەوانەوە ئەو زانیاریانەی کە لە ناو کتێب وەری دەگرین ماوەیەکی دوورودرێژ لە ناو بیر و هزرمان دەمینێت و دەتوانین سوود بە دەوری بەریشمان بگەینین لەو ڕێگەیەوە ئەگەر ئەمن بێم پرسیار لە هەرێک لە ئامادەبووان بکەم بڵێم هەفتەی ڕابردوو چ ڤیددیۆیەکت تەمەشا کرد ڕیلەکی کورتخایەن یان لە ژیری دەست کرد لۆ نمونە چ تەمەشا کرد کە زۆر سوودی پێگەیاندی و لە بیرت مایە بە ئێمەشی بڵێ باوەڕ ناکەم وەڵامەکی وام دەست بکەوە بەڵام ئەگەر بڵێم هەفتەی ڕابردوو چ کتێبەکەت خوندەوە کە زۆر سوودت پێگەیشت و ئەو زانیارێنەی کە لە کتێبەکە وەرتگرتی بوو ئەوە بێگومانم کە دەتوانی هەم ناوی کتێبەکە و هەم زانیارەکانی ناویشمان لە بۆ ڕوومکەوە لەبەر ئەوڕوان خان لێرەدا پرسیارەکەی من ئەوەیە کە چۆن بتوانین ژیری دەستکرد و ئەو سۆشال میدیا با بڵێن هاوتا بکەین لەگەڵ کتێب یعنی بتوانین لە ڕێگەی هەردوولاوە زانیاریەکان وەربگرین چونکە ئەوە واقعەکە کە ئەمە تێدا ناتوانین خۆمانی لێ دەرباز بکەین دەستان خۆش بێ لە بۆ ئەو دەرفەتە خۆشحاڵ بووم دەمەوێت بە کورتە چیرۆکێک دەست پێ بکەم بەس هیوادارم ئەو قوتابیە جوانانە زۆر بە تەرکیز ئەو ڕۆ لە گەرمان بن چکە ڕەنگە قسەی یەکێکمان زۆر کارگەریتانە سەر دروست بکە بتانین فکر بکەنەوە خوێندنەوە چیە باس لە منداڵک دەکاوت چیرۆکە کە ساڵانێکی زوو کە لەدایک بوو لە سەردەمەک لەدایک بوو کە خوێندنەوە ڕێگە پێدراو نەبوو لەبەوەی بە هیچ شێوەیەک نەدەبوو فێربی لە ماڵێک کاری دەکرد خێزانی خاوەن ماڵەکە ڕۆژانە فێرە ABCD دەکرد هەستە چی خۆشی هەبوو چێژێکی زۆری لێ دەدێت ڕۆژێکیان خاوەن کارەکەی کە هاتەوە یعنی مردی ژنەکەی خۆی لەسەر ژنەکەی تووڕە کرد گوتی ئەو چ غەڵەتەکی گەورە دەکەیت و ئەو کاتە منداڵەکەش ڕۆشتە دەرێت ترسا بەڵام لە پشت دەرکەی جی لە قسەکان دەبوو پێی گوتی ئەو چ غەڵەتەکی گەورە دەکەی ئەتو نازانی ئەگەر کۆیلەک فێری خوێندنەوە بکەی ئەتو کەسێکی لە دەستمە دەدەی یعنی لۆ لە بەروێ ئازادی خۆی دەبینتەوە ئەو قسەیە بەس بوو لۆ ئەوەی ئەو منداڵە بیر لۆ بکاتەوە بە دوای خوێندن بگەڕێ بە دوای ئەوەی ئازادی خۆی بەدەست بینێ تەمەنی 8 ساڵ بوو
ڕۆژانە هەموو ڕۆژێک نیوەی خواردنەکەی خۆی دەبەخشیە برادەرەکانی بەس لە بەرخاتری ئەوەی فێرە وشە چی بکەن هەر و جەریدا هەر وەرەقەک نووسینی لەسەر باە بە دزی دەهیناوە ماڵی دەیخیندەوە هەتا خۆی فێرە نووسین و خوێندنەوە کرد ئەو شتەیەوەی لێ کرد لە 8 ساڵی یەکەم چەمکی ئازادی بەدەستبینی کە ڕای کرد لە ماڵەکە لۆ خوێندنەوە چاوی کردەوە تێڕوانینی گۆڕی لەوەی کە ئینسان نابی کۆیلەبی لەکن هیچ کەسێک ئیش بکە بەڵکو دەبی ئازادی بەدەستبێنی ئەو کەسێ ناوی فریدریک دۆگلاسە ڕەشپێستێکی ئەمریکیە دەتوانن دواتر لەسەری بخینەوە ئێستا گەورەترین و تاردری جیهانیە کە زۆرترین کاری لەسەر ئەوەی کرد کە کۆیلەکان ئازادی وەرگرن ئەلێرە ئەمە باس لە سەردەمەک دەکەین کە خوێندنەوە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نەبوو بەڵام لە ئێستا ئەمە هەم کتێبمان زۆر لەبەردەستەوە هەم ژیری دەستکردنمان هەیە دەتوانین ئەوەندە باش بەکاری بینین لە جیاتی ئەوەی کتابێک ژیانی کەسێکی گۆڕی چجای ئەوەی کتێبێک و ژیری دەستکرد بتوانانی ژیانتان بگۆڕی زۆر گرنگە ئەحتیمام بەوەی بدەن کە خوێندنەوە چ بیرکردنەوەک و توانایەکی باشتان دەداتێ لەوەی کە ئەو هێزە لە خۆتان ببینن ئەو لێ هاتووە لە خۆتان ببینن کە گەشتان پێ بدات چکە ئەو تەمەنی ئێستاتان ئەوە تەمهیدا خۆ ئامادەکردن و ئەوەی 2 ساڵی دیکە 5 ساڵی دیکە کە ئەنگۆتستان لێ دروست دەبی و ژیری دەستکرد وەکو ئامرازێک بەکاربێنن لەبەر چێ کاتێککە ئەتوو خوێندنەوەی کتێب دەکەی بیرکردنەوەکانت بیری لێ دەکەیەوە لەسەر ئەو بابەتە باشە بیرۆکەکان بێک دەبەستیەوە هەر کتابە کە خوێنتانەوە پرسیاری لەکەنتان دروست نەکرد ئیسفادەی لێ ناکەن چونکە پرسیارکەینی ئەتو شتەکەت خوێندەوە پرسیارەکە لە مێشکی دروست بوو لۆ ئەو شتێ ئەو هەیە ئەو کاتێتە هۆشیار دەبیەوە لێ بە دوواداچوون دەکەی کاتێککە ئەتو ئەو معلوماتانە ئەو زانیارانە دووەرگرت دەڕۆی لە ئای دەپرسی ئایا ئەو قسێ ڕاستە لایەنە باشەکانی ئەو هەتەواوە لایەنە خراپەکانی چێگەرم ئەو ئیشەیە بکەم ئەوە ڕێنمایی دەکا یارمەتی دەدا باشتر تێبگەی و زووتریش بە پێش بکەوی دەستەکانت خۆش بخاتە ڕوان لە بۆ وەڵامەکە پێمابی ڕوون بوو دەگەڕێمەوە لە کن مامۆستا بەختیارکە لە هۆڕی مامۆستای بەڕێسلانێ ئێمە لێرە خوێندکارمان هەبی بڵێ ئەمن هیچ حەزم لە خوێندنەوەی نییە یان ئەسڵان کتێبیشم خۆش ناوێ چۆن ئامۆژگاری دەکەی کە کتێبی خۆش بووە و ببتە خوێنەر چ کتێبەتی لە بۆ پێشنیار دەکەی وەکو پاڵنەت لە بۆ خوێندنەوە ڕاستی وەکو پێشنیازکردن یەکەم شت قوتابی دەبی یەکەم شت ئارەزووی خۆی لە چ کتێبێک بێ و خۆی لە چ کتێبێکا دەبینێتەوە ینی ئەمە زۆر مهمە ینی قوتابی بتوانێت ئەو کتێبانە بخوێنێتەوە کە لەگەڵ کە دەیخوێنێتەوە چێژی لێ دەبینێت ئەوجا هەر بابەتێک بی کە بابەتی هوەریبی وەرشیبی بابەتی میوزیک بی هەر بابەتێکە لە ژیانیدا هەیە پێشنیاسی ئەوە دەکەم خۆی یعنی ئارەزووی ئەو کتێبە بکاتن نەک من لەوانەیە من هەندێک کتێبی بۆ پێشنیاز بکەم ئارەزووی نەبی ئێستا من نووسری بواری ئەدەبی منداڵانم زیاتر ئەو بابەتانە دەخوێنمەوە کە پەیوەندی بە ئەدەبی منداڵانەوەیە لۆ لەبەرەوەی دەمەوێت پەرە بە توانەکانی خۆم یاخود بەهرەکانی خۆم بدەم بۆی زیاتر بخوێنمەوە چونکە زۆر خوێندنەوە وا لێ دەکات کە تۆ بانگراوندێکی فکری هزری فراوانترت هەبێت بۆیە پێشنیازی ئەوە دەکەم قوتابی ئارەزووی خۆی لە چ کتێبێکە لە چ بوارێکە بخوێنێتەوە و گرنگترین شت لەوەی کە قوتابی کە لە سەرەتای خوێندنەوەی بیت پێویستە ڕۆژانە کاتێک تەرخان بکات بۆ خوێندنەوە جگەرەوەی کە ئەرکەکانی ماڵەوەی لە سەرشانە ئەرکەکانی قوتابخانە لە سەرشانە چەند کاتێکی کەم چەند خولەکێکی کەم دیاری بکات بۆ نمونە 5 خولەک تا زۆر هەتا دەخولەک زیاتر نا لۆی کە هەتا مێشکی لێ ڕادێ لە خوێندنەوە بۆی ئارزوی خوێندنەوەی زیاتر لابێ نەچێت کتێبێک بخوێنێتەوە کە ژمارەی لاپەڕەکانی 500 لاپەڕ یاخود 1000 لاپەڕ بێت دەکرێت لە کتێبێک و دەست پێ بکات کە ژمارەی لاپەڕەکانی کەم بێت و لە هەمووی گرنگتر ئەو کتێبانە بخوێنێتەوە کە ڕنگدارن وێنەدارن بۆی ئارەزووی خوێندنەوەی زیاتر بێت یعنی ئەو زۆر گرینگە کە قوتابی بتوانێت ئەو کاتەی هەیتی بەوە سەرفی بکات نەخێر یان کاتەکەی خۆی والێ نەکات بە کاتێکی ینی سوود لە کاتەکەی نەبینیت بۆیە ئارەزووکردنی کتێب باشترین شت بۆی کە منداڵ سەرەتا دەست بە خوێندنەوە بکات یاخود خوێنکار دەست بە خوێندنەوە بکات کتێبی چیرۆک مامۆستای بەڕێزش پێش پانێڵەکە باسی کرد باشترین شت لە چیرۆکەوە دەست پێ بکەیت و دواتر هۆنراوە یاخود شعر دەتوانین بڵێن ئەوانە بیرکردنەوەی تێدایە بەڵام بیرکردنەوەی قوڵی تێدا نیە تۆ دەبێت لە سەرەتا لەو کتێبانە دەست پێ بکەیت کە سادە و ساکارن کە وشەکانیان ڕوونن لەوانەوە دەست پێ بکەیت تاکوەوەی کە مێشکت ڕێگا زیاتر پێدا بۆی ئارەزووی زیاتر لە خوێندنەوە بیت
بۆیە پێشنیاز دەکەم ئەو کتابانە بخوێنەوە کە خۆتان ئارەزووە خۆتان لەناو کتێبەدا دەبینەوە چونکە ئەگەر کتێب گۆڕانکاری لەسەر بیرکردنەوەی ژیانت نەکرد ینی هیچ سوودێکی نابێت بۆیە بیر لەوە بکەنەوە ئەو کتێبانە بخوێنەوە کە کاریگەری لەسەر ژیانتان هەبێت و ڕێڕەوی بیرکردنەوەتان بگۆ مامۆستا پێ دوانیە کورتە ڕۆمان یاخود کورتە چیرۆک یان ژیانی ئەو کەسانی کە ها ژیاننامەیان کە لە پێشتر کەسانێک بوون کە بە شکست خواردوون ناوزەن کراون بەڵام لە ئێستادا زۆر سەرکەوتون وەکو هاندانێک لە بۆ خوندنەوە ینی دەست پێ بکرێت ینی ئەمن ئەوەی کە خوندیتمەوە لە توێژینەوەکان دەڵێ کە هەر خووەک یان هەر شتێک ماوەی 27 ڕۆژ بەردەوام بی لەسەری ئەوە لێت دەبتە خوو لۆ نمونە ئەتو 27 ڕۆژ خۆدرا بهێنە لەسەر ئەوەی کە زوو بنووی ئەوە ڕاستەوخۆ دەبتە خووەک بەپێی توێژینەوەکان دەستەکان خۆش بیت خاتوڕوان بابان خوێندنەوە چۆن کارگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەبی ینی ئەمە زۆر جار دەبینین ئەوانەی کە خوێنەرن زۆر حساب لە بۆ هەستی بەرامبەر دەکەن ینی لە دەربڕینەکانیان دەیانوێت دەربڕینەکانیان هەڵبژێرجاو بن شتانێک نەڵێن کە هەستی بەرامبەر شعوری بەرامبەر بریندار بکەن یاخود لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زۆر کەسانی خۆشویستراون و خەڵکی حەزیان لێ گفتوگۆیان لەگەڵ بکەن چکە دەزان لە گفتوگۆکردن لەگەڵ ئەو جۆرە کەسانە سوودیان پێدەگات ینی پێ دوایە خوێندنەوە چۆن کاریگەری دەبی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان بڵێم خوێندنەوە کاریگەرێکی زۆر زۆری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانمان و بە شێوەیەکی زۆر ناڕاستە خۆیانی هەستی پێ ناکەی ئەوها بەڵام زۆر بە ئاسانی دەتوانین جیاب بکەی و کە کەسێک خوێنەرە لەگەڵ کەسێک کە خوێنەر نییە خوێندنەوە کاریگەریەکی دەرونی لەسەر دەکا وەکو دەرووناسان دەرێن تیۆری دەروون توانای تێگەیشتن لەسەر کەسی بەرامبەر زۆر زیاد دەکا بۆ نمونە ئەمن ئەگەر بزانمەوە کەسێک خوێنەرە باش دەیناسمەوە یەکەم شت زیاتر جێت لێ دەگرن لەوەی کە قسە بکەن دووەم قسە لەسەر کەس ناکەن حکم بەسەر کەس نادەن جیاواز لەگەڵ کەسێک کە ناخوێنیتەوە چکە ئەو کەسێک کە ناخێنیتەوە بەس خۆی دەبینی بەڵام ئەو کەسێک کە دەخێنیتەوە سەدان چیرۆک تێدەگا لە ژیانی سەدان کەس تێدەگە و لە سەدان هەستیش تێدەگا بۆ نمونە کاتێک کە ڕۆمان دەخینیەوە یان کە چیرۆک دەخینیەوە یان شکەفتە مشە فلیمەک دەکەی زۆرترین هەستی تێدا دووبارە دەبیتەوە هەستی تووڕێی هەستی خۆشەویستی هەستی خەم هەستی لە دەستدان هەستی ترس هەستی کۆمیدیا زۆر جەرکات و چیرۆکێک دەخینەوە ئەو ها تێکەڵی چیرۆکەکە دەبی هەست هەمان هەستی ئەو کەسە دەبینی ڕێکوایە ئەو شێوەت لێ دەکا پەیوەندیەکانت بگۆڕێت جیاوازتر لە بەرامبەر تێبگەی قوڵتر فکر بکەوە لەسەر شتێک بۆ نمونە کەسێک قسەی ناخۆشت لەسەر دەکا بەڵام ئەگەر ئەتوو باگراوندێکی تەندروست هەبی و خوێندنەوە هەبی لەسەر ئەوەی کە هەمان ئەو چیرۆکەی خۆتت کەتیتەوە بەرچایی تێدەگەی نا ئەو غەڵەتەکە ئیمن نییە ئی کەسی بەرامبرژ نییە بەڵام نەبوونی هۆشیاریە نەبوونی زانیاریە تێنەگەیشتنە لەوەی کە زروفی من کووە ئەو شتێ کاتەکە تو دەخینەوە مەجال دەدێ بەرامبەریشت باشتر لە تو تێبگا و ئارامتری ژێبی هەم ئەو کەسانەی کە خوێنرن ئارامترن لە ژیانی خۆیان ڕێکوایە دەستەکان خۆشخات وڕوان دەگەڕێمەوەکن لای مامۆستا بەختیار کەلهۆڕی مامۆستا بەختیار ئەگەر خوێنکارێک لێرانە لۆ نمونە بەهرەی نووسینی هەبی بەڵام بەخۆی نەزانی بی یعنی ئەو بەهرەی خۆی نەدیت بیتەوە کو بتوانێ درک بەتوانایەکەی خۆی بکە کو بیدۆزێتەوە لۆ نمونە ئەمن کاتێک ینی هەتا گەیشتمە لە دوای دەرچوونم لە زانکۆش نەم دەزانی کە بەهرەی نووسینم هەیە یان با بڵێن پێیم پێ نەبردبوو کە بەهرەی چیرۆک نووسینم هەیە لە دوای ئەوە دەستم پێکرد پێ دوایە خانەوادە ڕۆڵ دەبینێ لۆ نمونە باب و باپیر و یان پلک و مام و خاڵی نووسەرە ئەویش لەوانەیە ببتە نووسەر ینی لۆ نمونە بۆ ماوەی لە بۆی بگوازرێتەوە بەخۆی لە هەر لاوەی پرسیارەکە درک پێکردن زۆر گرینگە ینی قوتابی کاتێک کو دەزانی بەهرەی نووسینی هەیە بەڵێ چۆن درچی پێ بکە بەڵێ درکردنی کاتێکە قوتابی یاخود خوێنکار یاخود هەر کەسێک کە بێوێ بەهرێ چۆن بەهرەکەی خۆی دەدۆزێتەوە کاتێکە هەستی کرد درچی بەوە کرد هەستی نووسینی بەهێزترە لە هەستی دەربڕین ئەوە بزانە بەهرەی نووسینی تێدا هیچ گومانی تێدا نییە زۆر جار هەیە خوێندکارمان هەیە دەڵێ مامۆستا من دەربڕینم باش نییە بە نووسین باشم یانێ ئەو کێشەمە ئەوە بزانەوە ینیداڕشتێک دەنووسی زۆر جوان دەنووسی پێ دوای ئەو نووسەرێکی زۆر بتوانە بەڵام کە قسە دەکات دڵی مامۆستا هەبوو گوتیتی لۆ نمونە ئەیلو لە بۆ لێ ئەوها خۆت بێدەن کردی خۆت مات کردیە
ینی کاتێکە قوتابی دەرچی بەوە کرد هەستی نووسینی بەێستر لە هەستی دەربڕین ئەوە بزانە هەستی نووسینی هەیە کەواتە دەگەڕێتەوە سەر دایک و باوک وە مامۆستاش ئەو ڕۆڵە دەبینی کە قوتابیە کە هەستی نووسینی هەیە دەبێت هاانی بدات وە دەستی بگرێت و ببێتە ڕێخۆشکەرێک بۆەوەی کە پەرە بە بەهرەکەی خۆ بدەکە نووسینە کاتێک کە تۆ دەنووسیە درکت بەوە کرد کە بەهرەی نووسینت هەیە ڕۆژانە دەتوانی بۆ ماوەی چەند خولەکێک یاخود 5 خولک 10 خولک ئەو بیرەوەریانەی کە لە یادگەت ماونەتەوە یاخود هەر شتێک هەر بابەتێک کە پێت خۆشە دەتوانی چەند کاتێکی بۆ تەرخان بکەی بەنووسی یعنی بیر لەوە مەکەوە کە سەرەتای هەموو نووسینەک منیش کە یەکەم کتێبم نووسی زۆر ڕخنم لێ بوو لە زۆر کورچ و کاڵ و سادە بوو بەڵام کۆڵنەدان هەوڵدان دەتگەینتە ئەو ئامانجەی کە خۆت دەتەوێت یعنی دەتگەیتە ئەوەی کە تۆ کەسێکی سەرکەوتوو لە ژیان لێ دەربچێت هەم لە ڕووی نووسینەوە هەم لە ڕووی هەر بابەتێک کە تۆ پێت خۆشە کەواتە لە دوای ئەوەی کە درکت بەخۆ کرد هەوڵدان دووەم شتە کە تۆ هەوڵی بۆ بدەی کە ڕۆژانە چەند کاتێکی بۆ تەرخان بکەی ئەو بابەتانێک کە پێت خۆشە بنووسە ئەگەر کورچ و کاڵیش بیت سێم شت خوێندنەوە چەند جارە خوێندنەوە دووبارە دەکەمەوە ئینجا دەڵێم نووسین ئەوە پێمان دەڵێت تۆ زۆرتر بخوێنەوە کەمتر بنووسە بۆ تۆ کە کتێبێک دەخوێنیتەوە ئێمە باسی گرنگی کتێب دەکەین کە کتێب ژیانمان دەگۆڕێت ڕاستی هەروایە چونکە ئێمە لە نێو کتێبەکاندا ڕێڕەوی بیرکردنەوەمان دەگۆڕێت من بۆیە دەڵێم خۆم وەکو نووسەری بواری منداڵان ئەدەبی منداڵان بابەتی ئەدەبی دەخوێنمەوە بۆ دەمەوێت بەرەو پێشەوە بڕۆم زیاتر بخوێنمەوە زیاتر بچمە قوڵای ناخی ئەوەوە بۆیە دەخوێنمەوە دواتر دەنووسم ئەوەش یەکێکە لەو خاڵانە کە بتوانێت کە بارەی خۆت بەرەو پێشەوە ببیت وە خاڵێکی تر زۆر گرینگە کاتێک کە تۆ ئەو نووسینەت کرد هەرچەندە نووسینەکەشت کرد و کاڵیش بوو سەرەتایش بوو پێویستە بە کەسێکی شارەزانی شانی بدەیت جا ئەو کەسە مامۆستایەکەتە یان کەسێکی پسپۆرە لە بوارەی تایبەتمەندە بۆ بوارێ نیشانی بدە بۆ ئەوەی ڕێنیشاندەرت بێ و دەستت بگرێ دەستبارت بێ بۆ ئەوەی خۆت لەنا ئەو بەهرەی کە هەتا بدۆزیەوە بتوانانی شتێک پێشکەش بکەی بە خوێنەر پێشکەش بکەی بە دەوروبەرت بۆی لە ڕێگای نووسینەکانتەوە سوودێک بە دەوروبەر بگەینی دڵنیام لە ناو ئێوەشدا قوتابی زیرەک و چالاک هەیە کە دەستی نووسینی هەیە دەستی وێنەی هەیە بە بەهرەکانی خۆی دەربخات ئەگەر چی کورچ و کاڵیش بێت دڵنیام مامۆستایان هاوکاریان دەبن و دەستیان دەگرێت بێگومان دەست خۆش مامۆستا خاتۆڕوان بابان جیاوازی چیە خوێندنەوە لە ناو لاپەڕەکانی کتێب و لەسەر شاشە یعنی کاتێک کە ئەمە کتێبێک دەخوێنینەوە ماوەی سەرنجدانمان قوڵ دەبتە و دەچینە ناو وشەکان و ناو لاپەڕەکانی کتێبەکە و ئەسڵەن کاتی زیاتریشمان پێویستە بەڵام کاتێک لەسەر شاشە زانیاریک دەبین زۆر جار دەڵێن پۆستە چیمەکە زۆر دوور درێژ بی کە ساقەتی نیە بخۆنتەوە نیە مامۆستا کو ینی جیاوازی چێ لە نێوانیان بەڵێ بەڵێ وەکو بە خۆت ئاماژت پێدا خوێندنەوەی کتێب تەرکیزت زیاتر دەبا دەچێت ناو ئەحداسەکە دەچێت ناو چیرۆکەکە دەچێت ناو بابەتەکە زانیاریەکان بێک دەبەستیەوە بیرۆکەی نوێت لە بۆ دێ فکرەی نوێت لە بۆ دێ ئەوەوەت لێ دەکا قوڵ ببیەوە لێ کە قوڵ دەبیتەوە ئینسان لە شتێک زیاتر پەرەی پێدەدا دەیوێ لی تێبگات دەوێت زیاتر پرسیار دروستکە لە مێشکی خۆی و ئەو بە دووی وەڵامەکانی بگەڕێ هەرچی سەر شاشەیە ئەتو بەس تێدەپەڕێنێ هەموو شتێک پێ دەڵێ سەریا بەجاری وا هەیە ڤیددیۆ 30 سانیە بە خۆت پێڕاناگە یەکسەر ڕەتی دەدەی لۆ دەتوێت چاوەڕێک پێی تەمەشای پێش پشتەوە بکەیت لۆ ئەوەی ئەنگۆ خۆتان تاقی بکەنەوە دەتوانن لێکە ئەو کتابانە ئێستا ئەوڕۆ دەرفەتەی زۆر باشە خولێ خۆتان ببینەوە لە چ بابەتێک کێشە نیە هەر کام بابەتبی کۆمیدیابی ترسبی هەر چ بابەتێک بی دەتوانن بیخوێنەوە کاتەکە تۆ ئەو بابەتی هەڵدەبژێری دەیخینیەوە لاپەڕی لێ دە پێیجی لێ بخێنەوە باشە پاشان سبێنێ ملاحەزەی خۆت بکە بزانە چەند بیرۆکەت تێدا لە بیر دەمینێتەوە لە مێشکت لە هەزرت مایە لە هەمان کاتیش دەوەرە دەدەقە لەسەر مۆبایلی بە شتەکان بەسەریا بخینەوە ڤیددیۆکان ببینە
پاشان لە خۆت بپرسوبزانە هیچ بەبیرمای هاتەوە هیچ ببیر ناتەوە ئەمن یەک بە خۆم کە تەمەشا ڤیدیۆی دەکەم زۆردا ئەو ڕۆدیتیتم پێکەنیمە 2 ڕۆژ پاش دیسان پێ دەکەن شەکە نوێ یادگەی کورتخایەنە کورتخایەنە بەڵام کتێب دەچتە ناو یادگەی درێژخایەن و ئەکیید ئەو زیاتر دەمینێتەوە زیاتر وەد لێ دەکا ئەو ڕۆژ پێویستت پێ نەبی سبێنی پێویستت پێ دەبی و زۆر جار هەیە لەسەر شاشەی نووسینە کە دێتە بەرچاوی کە زانیاریەکی زۆر گرینگە ئەتو لای خۆت حەفزی دەکەی و هەست دەکەی مهم نییە بەڵام ساڵە 2 ساڵ پاشی ملاحەزە دەکەی و ئەو نووسینە ببیر دێتەوە دەرێ لۆ لە بەرەوەی لە یادگەت مایتەوە بەڵام هەرچی نووسینی سەر شاشەیە هیچ ئیسفادەی لێ ناکەی وەکو گوتی یادەوەری کورتخایەنە لەبیری دەکەی کاتی زۆر گرنگە تەرکیزتان لەسەر ئەو بابەتی خوا هەر ئیزافە لەسەر قسەکان ئەو زانیاریانەی کە لە نێو سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەبن و زۆر پەرش و بڵاون لەبەوەی ناتوانانی تەرکیزی بکەیت بۆیە ئەو زانیارێنی کە لە نێو کتێبن زیاتر تەرکیزی بڵێ بۆیە لە یادگەت دەمینێت مامۆستا بەختیار وەکو کۆتا پەیامت ینی هەم لە بۆ خوێنکارەکانمان دۆی بتوان خوێنەرێکی کارا بن بەردەوام چۆن ینی بتوان بەرنامەداڕێژی لە خۆیان بکەن لە بۆ خوونەوە و خۆشویستنی کتێب و ئانە و هەم لە بۆ ئەو خوێنکارشمان کە نامیلکەچی دانایە کۆمەڵە وتەچی تێدا بیر و هزری خۆی ینی داڕشتی و نووسیتی و چاپی کردە چ وشەی هاندانت هەیە لە بۆی چۆن ینی بەردەوام بێت وەڵام من دەستخۆشی لە قوتابی ئازیزە دەکەم ینیەوە جێگای دەستخۆشیە من هەر شتێکە لەبارەی منداڵەوە بنووسێت یا خود منداڵ خۆی بینوسێت ئەوە جێگای دەستخۆشیە من هەر شتێک لەلایەنەوە لە توانای منەوە هەبێ دەتوانێت پەیوەندیم پێوە بکات یاخود هەر لە هەر بابەتێکە شتێک لای ناڕوون بوو من هاوکاری دەبم و هانی دەدەم بۆی شتی باشتر و بە بابەتی جوانتر بنووسێت و بۆ قوتابیانیش کە قوتابیانی ئازیز تازە مامۆستا پرسیاری لێکردن ینی پێم خۆش بوو قوتابیان زۆرتری قوتابی دەستی بەشداریان هەبی چونکە کتێب تاکە ڕێگایە کە ئەو ترس و دڵە ڕاوچەیە کە لە ناو دڵتە ناهێڵێت ئاخر ئەگەر ئێمە کتێب بخوێنینەوە وا لێ دەکات ئێمە ئەو لایەنە دەرونیە سادەیە کە باسی لایانی دەرونی سادە دەکەین کە دڵە ڕاوچەیە ترسە تۆ لە ڕێگای کتێبەوە کە تۆ ئەو کتێبە هەڵدەبژێریت دەتوانیت بۆ من ئەو کێشەی دڵە ڕاوچێ و ترست هەیە دەتوانانی ئەو جۆرە کتێبانە بخوێنەوە کە پەیوەندی بە دەروونناسیەوە هەیە ئەمە زۆر گرنگە یان خود ئەو کتێبانەی کە تۆ دەتەوێت زانیاری تەبێت لەسەر ڕابردوو کتێبی مێژووی دەخوێنیتەوە ینی لە هەموو جۆرە بابەتێک کتێبمان هەیە بۆ ئێمە هانی ئێوە دەدەین زۆرترین کتێب بخوێنەوە ئەو کتێبانەی کە بە خۆتان چێژی لێ دەبینن و دڵنیام ئەو کتێبانە ڕێڕەوی ژیانتان دەگۆڕێت بۆیە ئینشاءڵڵا هەمومان هاوڕێ کتێبین و کتێب دەکەینە هاوڕێ خۆمان چونکە دوجار کتێبی باش من ئەوە لە کۆتا قسە ئەوە دەڵێم کتێبی باش وەکو نەشتەرگەری وایە کاتێک کە مرۆڤ ئەندامێکی جەستەی خۆی نەشتەرگەری بۆ دەکات خۆی بریندار دەکات بەڵام دوجار باشتر چاک دەبێتەوە کەواتە کتێبی باش وەکو ئەو نەشتەرگەریە وایە بۆیە هەمیشە کتێب بکەنە هاوڕێ خۆتان و هاوڕێکەتان خۆش بێت هەموو لە یاکتا سەرکەوتوو بن دەست خۆش ڕوان خان بەڕێستان بەپێی ئەوەی کە توێژەرن ینی پێم خۆشە کۆتا پرسیارم ئەوە بێت کە کتێب کاریگەریی هەیە لەسەر کەمکردنەوەی سترێس و دڵەڕاوچێ و نەخۆشیە دەرونیەکان بە شێوەی گشتی بەڵێ خوێندنەوەی کتێب ئازارەکانمان لە ناو نابە بەڵام ومان لێ دەکا قوڵ نەبینەوە لی دەمەوێت بەوەی دەست پێ بکەم خۆی گەورە یەکەم کەریمەکە لە قورئانی هینای گوتی یقرا باشە بخوێنەوە نێگۆ نوێژی بکە نێگۆ باوەڕم پێبینە نێگۆ بمپەرستە گوتی بخوێنەوە لەبەر خوێندنەوە کلیلی تێگەیشتنە کلیلی ئەوەیە فکرت دەجولێنێ و زۆر جاریش ئەمە لە دەرووناسی چارەسەریە کێبر دەڵێن چارەسەری بە کتێب ئازارەکانت کەم ناکاتەوە بڵێم هیچ ئازار نامێنێت چکە جێگەی چارەسەری دەرونی ناگریتەوە کە خەمەکت هەیە مشکلەکت هەیە کە کتابی دەخینەوە زۆر کەسێ دەڵێ ئەو خۆ کاتم نییە مەجارم نیە و مێشکم لەسەر نیە بەڵام کاتوو دەچێ ناو کتێب خوێندنەکەی فکرەکەت بەلایەکی دیکە دەبا لە گۆشە نیگایەکی دیکە لەو کێشەی خۆت دەڕوانێ و زۆر جارش ئەمن هەموو جاری باز دەکەم لە بۆ چارەسەری دەرونی کە کتێب دەخینەوە خاستن لە بۆ هەرزەکاران کە زۆر بە گرنگی دەبینم وات لێ دەکات لە خۆت تێبگەی یەکەم پرسیار ئەنگۆ کە لە مێشک خۆتان دەبی بکەن ئەوەیە ئەمن بە خۆم لە خۆم تێدەگەم
هەتا داکو بابم لێم تێبگەن هەتا مامۆستا لێم تێبگەن چکە خوێندنەوە ئەو کلیلەیە لە مێشک دەکاتەوە ئەتوو کو لە هەستەکانی خۆت دەگەی کە تووڕێی دەزانی دەری ببڕی کە دڵت تۆندە دەتانی قسەی لەسەر بکەی خوێندنەوە کاتە کە ئەتوو چیرۆکت دەخینەوە هەمان چیرۆکی ژیانی توی تێدایە پیشانت دەدا کاتو بەتەنێنی ئەو گۆشەگیریت ئەو هەستت لێ هەر وەردەگریتەوە پیشانت دەدا لە شوێنەکی دیکە لە ژیانەکی دیکە لە قۆناغەکی دیکە کەسێکی دیکە هەیە بە هەمان هەستی تو ئەوەی ئەتوو تێدای بەتەنی ئەتوانی زۆر هەستەکەت ئاساییە بەڵام فێرت دەکات چۆن هەستەکانت دەرببڕی فێرت دەکا کو خوێندنەوەت لە بۆ خۆت هەبی فێرت دەکا کو لە بەرامبەرت تێبگەی کە تو هەموو ئەو شتانت دیتەوە وەد لێ دەکا وەچی مامۆستا بەختێر بۆتی ڕێڕەوی بیرکردنەوە دەگۆڕی ئەو ئێستا کە فکر دەکەی خوا لۆ بەس ئەمن ئەو هامە لۆ بەس ئەمن ئەو شتیان بەسەردێ ئەو پرسیارە لەکنت دەگۆڕێ دەڵێ ئاساییە کەسەکی دیکەش وایە بەڵام ئەم چ بکەم جیاوازتر لەوی بتوانم ڕێخۆم بگۆڕم بتام ڕێخۆم ببینمەوە بتانم باشتر بژیم و کۆتا پەیامی من وەکو توێژەر ئەمن کە دەستم بە نووسین کرد لە نووسینی گچکە دەستم پێ کرد شتی وام دەنووسی بڕواتەبی ڕەنگە بە عقلت دانەیە کە ئەو قسەی ئەسڵان بشخینگرێتەوە کە ئێستا لە نۆتی مۆبایلم 4,000 نۆتی تێدایە لە خلالی بەس ئەو ساڵە هەرچی بەمێشکم لادێ دەینووسم ڕۆژێک لەگەر برادرێک دانیشتم گوتی هەدەفت چییە گوتم دەبێ بنووسمەوە گوتی لۆ دەست پێ ناکەی گوتم هێشتا وەختم مایە ئامادە نیمە وتکەینی ئامادە دەبی گوتم ڕەنگە 5 ساڵ دیکە گوتی چەند دەبین دەنووسی گوتم تقریبا 5 ساڵە گوتی 5 ساڵ ئەگەر ئێستا بتنووسی باە ئێستا ئامادەت کرده بوو کتابەکەت ئەوە وەی لێکردم پاڵنەرەشی زۆر باش بوو تەواو و دەست بۆ خوتۆی بکەم هیچ وەختە گرنگ نییە ینی دەست پێ بکەی مهم ئەتوو کە فکری لێ بکەیەوە دەست پێ بکەی خی گەورە هەموو کەسێک توانایەت پێدایە باشە تواناکە ڕەنگە زۆری نیان توانیان ئەوەندە زۆرە شارایتەوە کە مردیشن لە ناو خاکە لەگەڵ خۆیان بردیان بەڵام ئەوگۆ دەرفەتێکی زۆر باشتانە پێشە یەکەم شت لەو قوتابخانەینا کە بە هەموونەوە ئەک پشگیری دەکرێنەوەی ئەنگۆ ڕێی خۆتان ببینەوە توانای خۆتان ببینن پاڵپشتی دەکرێن کە ڕەنگە لە ناو خێزانەکانی خۆیان کەسانێکی لە دەرەوە بەڕاستی هەدرک بە توانای منداڵەکانیشان ناکەن کەواتە ئەوە بە دەرفەتێکی زۆر باش ببینن بیر بکەنەوە 5 پرۆژەکتان دابنێن فکر لەو شتە بکەنەوە بتانە ژیانی خۆتان ژیانی کەسەکی دیکە بگۆڕن ئەوەش کە بتان گەنیتە ئەو ئاستەیە بەڕاستی خوێندنەوە واتان لێ دەکات هیوادارم هەمووان سەرکەوتو بن ئیشاڵڵە ڕێ خۆتان ببینەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەنگۆ لە شوێنی مە دابنیشن و قسە لە بۆ کەسانی دیکە بکەن زۆر سپاس دووبارە لە بۆ هەرێکدا میوانە بەڕێزەکانمان خاتو ڕوان بابان و مامۆستا بەختیارکەر هۆڕی ئەمیش دەبێ وەکو کۆتا پەیامەتی کورد بڵێم کە ئەنگۆ شوێنگرەوەی هەموو پیشەکانی ئێستامانن یعنی مامۆستا و دکتۆر و ئەندازیار و هەموو ئەو پیشانی کە ئێستا خزمەت دەکەن نامێنن دەداهاتوو ئەنگۆ شوێنگرەوەن هیوادارم بتوانن بەو پەڕی دڵسۆزانە بەو پەڕی هەستکردن بەبێت پسارێتیەوە ڕێزدە و متمانەیە بگرن کە لۆ نمونە دایک و باوکتان بە ئێوەی بەخشیوە مامۆستا بە ئێوەی بەخشیوە خۆتان بەرەو پێش ببن کات بە فیڕۆ مەدەن مەبن بە یەکێک لەوانەی کە لۆ نمونە تەمەنی 35 ساڵە دەڵێ خۆزگە گەڕابامەوە ئەو تەمەنەی کە ئەنگۆ ئێستا تێدانا لۆی ڕێڕەوی ژیانی خۆم بگۆڕم لۆی بتوانم خۆم بەرەو پێش بم ئەنگۆ ئەو دەرفەتتان هەیە و هیوادارم لە دەستی نەدەن کۆمەڵگەی بان ناوەندێک بۆ پەروەردە و ژیان